بۆچی ئێمە ئێستا لە یەکی هەشتەوە هەموومان تیشکمان خستۆتە سەر ئەوەی کە باز لەم یاسایە بکەین لەبەر ئەوەی لە دوای 2003ەوە بۆ جاری چوارەمە کە شیعەکان لە عێراق ئەیانەوەی گۆڕانکاری لەم یاسایە بکەن. دیارە یاسای باری کەسێتی بە شێوەیەکی گشتی ئەو یاسایە کە پەیوەستە بە ژیانی تاکەکان ئەو ساتەی کە مناڵ لە کۆرپەی یعنی لە کۆرپەی و لە سکی دایکیا دروست ئەبێت ئەم یاسایە پەیوەستە پێوەی هەتا ئەو ساتەی ئەم مرۆڤ چەندێک ئەژی بە درێژایی تەمەنی و دوای مردنیشی چکە بابەتی میرات و وەسیەمان هەیە کە پەیوەندی بە مرۆڤەکانەوەیە لە دوای مردنی. لەبەر گرنگی ئەم بابەتە و لەبەر ئەوەی یاسای باری کەسی پەیوەستە بە ژیانی تاک بە تاکی هەرێمی هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراقیش، بۆیە ئێمە پێمان وایە دەستبردن بۆ هەموارکردنی ئەم یاسایەوە بەم شێوازەی کە لە ئێستایە لە پەرلەمانی عێراق بەڕاستی لە پێشنیار دەرچوو، چونکە خوێندنەوەی بۆ کرا، خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کرا، ئێستا بڕیارە کە خوێندنەوەی سێمیش بۆ بکرێ. دیارە ئێمە لە سەرەتاوە لەگەڵ پێشکەشکردنی ئەم پێشنیارەوە کارمان لەسەر ئەوە کرا کە ئەم هەنگاوانە نەچێتە پێشەوە. باز لەوە بکەین ئەم پرۆژەیە دەرئەنجامەکانی چێ بێ، وەکو وتم لە پرۆژە و پێشنیاریش دەرچوە ئێستا لە پەرلەمانی عێراق و مەترسی ئەوەی هەیە کە دەنگی لەسەر بدرێ. ئەگەر دەنگی لەسەر درا چی ڕۆئەیە؟ هەڵبژاردننی مەسهەم لە هەموو بابەتەکانی باری کەسێتی، واتە ئیتر ئەو کەسە بڵێن هەموو ژیانی ئەگەڕێتەوە بۆ مەسهەب. لە پرۆژەکە خاڵێک کە ئاماژەم پێ نەکرد ئەوەیە ئەڵێ لێکەوتەی یاسایی بۆ پێش خۆی هەیە، ئەسەر ڕەجعی یەکێ لە مەترسدارترین بابەت. ئەگەر کەسێک 20 ساڵ پێش ئێستا عقدی هاوسەرگیری کرده بێ بەپێی قانونی ژمارە 188 ئێستا بۆی هەیە، ئەڵێ ئەگەڕێمەوە بۆ مەزهەبەکەی خۆ. جا کە ئەگەڕێتەوە بۆ مەزهەبەکەی خۆی، ئەوەی کێشەی چی؟ مەسەلەی هەموو بابەتەکانە، مەسەلەی تەلاقە، مەسەلەی مارەیە، ئاگادار بم لەم یاسایە. بەڕاستی ئەمە یاسایە زۆر کێشەیەگەر هەموار بکرێتەوە، بەتایبەت بۆ ژنان و مناڵان کە هەموو مافەکان لێمان ئەسێندرێتەوانێ، بۆیە پێویستە زیاتر داکۆکی لەم یاسایە بکرێت. ئەوەش کە ئەو ڕێکخراوانی کە لە بواری ژنانە کار ئەکەن پێویستە زیاتر دەنگۆ هەڵبڕن لەسەر ئەم بابەتە، چونکە گەورەترین کێشەیە بۆ هەر یەک لە ئافرەت لە مناڵان لە هەموو باری کەسایەتیەکانە. بۆیە داوا ئەەکەم کەم سیمینارانە زیاتر پەرەی پێ بدرێت، زیاتر بکرێت بۆ ئەوەی زیاتر هوشیاری لە ناو ژنانە بڵاو بێتەوانێ بۆی هەمووی بێتە دەنگ و ئەو یاسایان نێڵن کە هەموار بکرێتەوە. وەڵی طبعاً زۆر کێشەیە، یعنی هەر بەسیترین نمونە کە من ئێستا خۆم کچێکم هەیە، ئەگەر ئەم یاسایە جێبەجێ بکرێتەوانێ زۆر کێشە ئەبێت. تۆ مناڵێک لە تەمەنی 9 ساڵیە هێشتا نازانێ یعنی ڕاستیەکانی ژیانی خۆی چییە، لەواتێ لە زۆر بابەت بترسێ. کەم یاسا ڕێگەیەوە مناڵێک لە 9 ساڵیەوانێ زەواجی پێ بکرێ، ئەمە زۆر کێشەی لێ ئەکەوێتەوانێ. بۆیە من وەکو ژنێک زۆر بە کێشەی ئەزانم هەموارکردنەوەی ئەم یاسایە. یعنی ئێستا بۆ نمونە ئەم ڕێکخراوە ژنانەی کە کاری لەسەر ئەکەن بۆ شێوازەی کە یەنە سەرجادا هەوڵ ئەیەن زۆرترین کاریان لەسەر کردو، پێویستە زیاتر بەردەوام بن بۆی بتوانن مافەکانیان تا ڕادێک بەدەست بێننەوەوانە. بەتاکی تۆ ئەندام پەرلەمانەکان یعنی ئێستا کاریان ئەوەیە کە لە پەرلەمانە بتوانن داکۆکی لەوە بکەنەوانێ، بەڵام ئەویش بەپێی ئەو یاسایە گوێلەوان ئەگیرێت، کار بە زۆرینە ناکرێت، ئەوان ئەکەوێتەوە سەر پەرلەمان و یاساکانی پەرلەمان تا چەندێک دەورە بینە.